ئەرێ بەڕاست لە ماوەی ڕابردووە چی کرا بۆ ئەوەی دەنگی موچەخۆران بگات بە بەغداد؟ چۆن دەنگی خەڵک گێنرا بە بەغدا و ئەم هەڵبژاردنە چ سوپرایزێک بۆ موچەخۆران دێنێ؟ وەرن با پێکەوە ئەم بابەتەشی بکەینەوە. لە ساڵانی ڕابردووە لەم شارە حەیاتەوە بە سەدان خۆپیشاندان بۆ موچە ئەنجام درا، ئاشکرایە. هەموو هەفتەیەک مامۆستایان و موچەخۆران لەسەر شەقامەکان بوون، دوایین جار ناچار بوون بە شێوەیەکی جەماوەری بەرەو هەولێر بڕۆن، بەڵام لە بازگی دێگەڵە لەلایەن هێزەکانی پارتیەوە بە ئاگر و ئاسن ڕوبەڕووی موچەخۆران بوونەوە و نەیانهێشت موچەخۆران ڕووبکەنە هەولێر و ڕاستەوخۆ گەڕێنرانەوە بۆ شارە حەیاتەکە. بەنسبەت هەولێریش کە بازنەوە دەکرێت ئەوڕۆ پێشوازی ئەوانە دەکەن نەخێر، بەتاکید ئەوڕۆ تااقەتی ئەو میوانە ڕزا قورسانە نییە و لە باوەشیان ناکات. ئەمە پارێزگاری هەولێرە لە حزبەکەی جەنابی مەسعود بارزان ئەو کاتە فەرمانبەران و مامۆستایانی بە میوانی ڕزا قورس ناوبرد. ڕزا قورس جاوترسەی پارتی ڕێگێکی مێژووی هەیە بە جۆرێک لە 11 ساڵی ڕابردووە ڕێگە نەدراوە لەو هەولێرە عەزیمە تەنانەت یەک خۆپیشاندانیش بۆ موچە و بژێوی هاوڵاتیان ئەنجام بدرێت. من بۆ خۆم لەگەڵ چەندین مامۆستا و موچەخۆری و شارانە قسەم کردووە، ئەوان هیوایان بە جوڵەی مامۆستایان و فەرمانبەرانی شاری سلێمانیە شارە حەیاتەکە. ئەو کاتەی مامۆستایان و فەرمانبەران لە شاری سلێمانی بڕیاری ئەوەیان ناکەمان بگرن، تەنانەت حتا گوێیان لە باڤڵ تاڵەبانی و قوبا تاڵەبانیش نەگرت. هەرچەندە خۆیان سەردانی مامۆستا مانگرتوەکانیشان کرد، واتە کاک باڤڵ و کاک قوبات و لە نزیکەوە گوێیانە داواکاریەکانی مامۆستایان گرت، بەڵام لە ئەنجامدا مامۆستایان خۆیان مانگرتنیان شکان. بەڵام لە شاری سلێمانیش پێویستەوە باسکەم لە شاری سلێمانی هیچ کەسێکیش تەنانەت بە یەک هەڵوێستیش دژی ئەم بڕیاری مامۆستایان نەوەستانەوە. سەرنجام ئەو هەوڵە بە لێهاتووی باڤڵ تاڵەبانی گەیەنرا بە ئەنجام و ڕێککەوتنی مانگی تەموزی ئەم ساڵی بەرهەمهێنا کە لە ڕێگەی ئەم ڕێککەوتنەوە 2 مانگە موچە لە کاتی خۆیاندا بەشەکرێت و هیچ گرفتێکی بۆ دروست ناکرێت. ئێستا هەولێریەکان باش لەو ڕاستێ تێگەشتون ئەو باڤڵ تاڵەبانی وەشێتی بوو کە توانیان نوێنەرایەتی موچەخۆران و فەرمانبەران بکەن و داوای موچە و ماف و قوتی هاوڵاتیان و موچەخۆران بکەن و ئەم کارە تەنها بەشێ دەکرێت بە یەک هێز دەکرێت، ئەویش یەکێتی نیشتیمانی کوردستان. بەخوا برا بە پارتی ناکرێت لە بەغدا، چونکە نوێنەرەکانی پارتی ئاشکرایە کە دەموچاوێکی نەخوازاویانەیە و بەکەڵکی ئەو بەرپرسیارێتیە نایە. ئەمە ڕاستی. لە کۆتایی قسەکانیشمە حەزەکەم وەتان پێ بڵم کە بەخوا برا یەکێتی و سەرۆکەکەی دەنگیان پێبن بە هێزەوە شەڕی ماف و موچەی خەڵکی بەژمەینەتی خەڵکی کوردستانەکەن. دەنگیشیان پێنێن هەر شەڕیان بۆکەن، بەڵام باشترە کە دەنگیان پێبن بۆ ئەوەی کە ئەم گەلە ئەم نیشتیمانە سەرفراز بێت و موچەخۆرانیش هێندێتر لە خەمی موچەکانیان نەبن و بە سەرفرازی بژین و قەیرانی موچەش کۆتایی پێبێ.